براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەیان بڕۆ سەر هۆکاری دواکەوتنی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجێ عێراق و ئەو ناوکۆکیانەی کە لەسەر مادەکانی پشکی هەرێم لە مادەی 13 و 14 قسە دەکەین هەروار لەبارەی لێکەوتەی بڕیارەکەی دادگای فدراڵیش لەبارەی هەڵواشانەوەی پەرلەمانی کوردستان لەبارەی هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان و بەنادەستوری ناساندنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و لێکەوتەکانیش قسە دەکەین وایە لە کاتێکە حکوومەت بۆتە کاربەرەکەر ئایا دەتوانێت ڕێکەوتنی شکات لەگەڵ بەغدای خودە و ڕێکەوتنەی کە پێشتر کردوویەتی ئایا هەڵناوەشێتەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆ دکتۆر غالب محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق هەروار لە سلێمانیەوە کاک کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووسیش لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن سوپاسی ئامادەبوون سوپاس دەکەم با لە بودجەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە بودجێ عێراق دواکەوتووە پەسەندکردنەکەی و زانیاری نوێ چیە سەر ئەو گۆڕانکارانی کە لە پشکی هەرێم کراون کە باز دەوێت کە بەخستنی بودجەی پەکخستووە سڵاو دەیە و لە بینەرانی خۆشەویستان طبعاً هەموو جارێک بودجە کە دواکە بەڕاستی بەداخەوە ینی بەشێکی پەیوەستە بێ بە کوردەوە و پشکی کورد و دابشکردن هەرچەند ئەم جارە ڕێکەوتنی پێشوو کراو زۆر کەناڵ و لایەن و ئەوانە خۆی کرد بە خاوەنی ڕێکەوتنەکە وتی ئەمە ڕێکەوتنێکی سەرکەوتوانە بووینەوەوانە بەڵام دوای دەرکەوت کە ڕێکەوتنەکان سەرکەوتونە بوو حەبر عەلە الوەرەق بوو ڕێکەوتنەکەیان ئەو تعدیلانە کە بەڕاست با ڕوونتر و ڕاشکاواتر قسە بکەین ئەو تعدیلانە کە لە مادەی 13 و مادەی 14 کراوە 90 لە قانجازی میلەتی کووردە 90 لە زەرەری چەتەکانی کووردە ئەمە ڕاستەکەیەتی هەر کردوێتی ئەم تعدیلاتە ئەم تعدیلانە بڵێ ئەم تعدیلانە ئێمە کاتی خۆی ئەوەندان پەرلەمانە عێراقیانە زۆربەی هاوڕێمان بوون قسەمان لەگەڵیانە کردووە ڕۆژانە لە بەرنامە عەرەبیەکانە دەرەکەوین ڕۆژانە مەلەفی نەوت بڵاوەکەینەوە وامان کردووە قەناعەتمان پێیان کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان جیا بکەنەوە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێمە هەمومان ئەزانین بەیەکەوە ئەزانین دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی چەتەیە لەسەر خوێنی خەڵک ئەژیت سەرۆت و سامانی ئەم میلەتە ئەبات جگەل لە ئەوەی کە داهاتەکەی بۆ خۆیان و بنەماڵەکانیان و بۆ چواردەورەکەیان سەرفەکەن بۆ هاوڵاتان هەرێمی کوردستان سەرف ناکەن لەبەرەوە گەیان وامان کرد بگەنە قەناعەتێک کە بێن لە تعدیلی مقترح تقدیم کردن بۆ تعدیلکردنی مادەی 13 و 14 کە پەیوەستە بە هەرێمی کوردستان کێ ئەندازیاری ئەوەی کە نووسێتی دکتۆر یوسف کلابی بووە ئەو لیژنەی دارایی خۆی بڵێ ئەندامی لیژنەی دارایە و ئەو برادرانە بەشێکی زۆریان لەگەڵی بوون واژۆیان کردو ئەوەی لە لیژنەی مالیە بووە بەشێکی زۆر ئەوانی کورد بوون واژۆیان کردو جگە لە پارتی دەرچوونەتە دەرو دژایەتیان کردووە ئەمش ئەوە ئەگەینێ بەڕاستی پارتی هیچ کاتێک لەگەڵ مەساڵحی خەڵک نەبووە چکە خۆی بۆتە سەرەتانی میلەتی کورد و سەرەتانی هەرێمی کوردستان و هەموو کاتێک داهاتەکەی بۆ خۆی سەرکردو بۆ خەڵکنە ئیشکاری پارتی چییە بۆ نمونە ئەو مادانەی کە ناکۆکیان لەسەرکە بەڵام دەڵێ لە سەدا 90 لە بەرژەوەندی خەڵکە بەڵێ طبعا خەڵک بە ئێمە و بە جەنابەت و بە هەموو خەڵکەوە بڕوامان بەوە هەیە کە لە 2014 هەتا ئێستا نەوت فرۆشەوە ئێمە سوودمان لێ نەبینیوە ئێستا ئەمانەوێت سۆمۆ بیفرۆشێ هەر لە فرۆشتنی سۆمۆ $10مان بۆ ئەمێنێتەوە یعنی هەر نەوتی خۆمانە هەر ئەم نەوتە بەدەست خۆمانەوەیە ئەمان بیفرۆشن $10 نامێنێت سۆمۆ بیفرۆشێت $10 زیادەکە کاتەمە چ زەرەرێکی هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ میلەتەکەی کاتە قانجازیە ئەمە یەک دوو ئەگەر هات و تۆ وەکو کوردەواری ئەڵەڵەگە جارت پاک بوو لە کەس ناترسی ئێ پارتی جاری پاک نییە لەبەرەوە ئەترسێت چاودێری دارایی عێراقی وردبینی بکە کۆشکاران لەگەڵەوە بەڵێک لەو فقرانە کە گەورەترین کێشیانە ئەوەیە کە بۆچی چاودێری دارایی عێراقی چاودێری بکە داتاکانی نەوت و داتاکانی مەسروفاتی ئەوانەی چووکە بەڕاستی ئەمە قسەی نییە قسەی مەسرور بەرزانی خۆی لە پەرلەمانەوتی وتین 58% داهاتی نەوت بۆ ئێمە نییە 58%ەکە بۆ کۆمپانیایە کۆمپانیەکانش بەش کراون بەشێکیانەی پێوترێت مادەر کۆمپانی کە ئینتاجی نەوتەکە 14% بە بەڵام سکیوریتەکەی 24% بە خزمەت گوزاریەکەی 24% بە نەقلەکەی $10 بە یعنی تورکیا بە ڕاشکاوی بە سۆمۆی وتووە وتوتی من لە بەرمیلێکی نەوتی هەرێمی کوردستان $24 استیفادەم کردووە ئێناکە تۆ $2.5 مەدەیتێ ئێ سۆمەش وتێتی حەقی تۆ $2.5 نییە دۆلارێک و 30 سنتە من دۆلارێ زیاتر دەدەمێ یعنی سەیکە هەرێمی کوردستان $21.5 زیادەی داوەتە تورکیا داوەتە کۆمپانیاک ناوی بۆتاشی تورکیا ئەم بۆتاشی تورکیا چییە بەرپرسە لە نەقلی نەوت بە ناوی نەقلی نەوتۆ پارابە
بەرپرسە لە فرۆشتنی نەوت بە ناوی فرۆشتنی نەوت و پارابە بەرپرسە لە بردننی پارەی نەوت بە ناوی خەزنکردن و تۆ ئەمبارکردن و کوالیتیکردن هەن مجموعەیە ناوی بۆ خۆی دروست کردە و پارە کۆەکاتەوە. ئەنجا فەقەرەیەکی تریەیە ئەڵێت ئەگەر هاتوو پارەکە بە عادلانە بە دادپەروەرانە لە بینی پارێزگەکانە سەرف نەکرا ئەوە عێراق بەرپرسە خۆی عادلانە سەرفیکە. ئەمە هەر کەسێ خەڵکی سلێمانی بێت چ کێشەیەکی هەیە لەگەڵ ئەم بابەتە چکە ئێمە قەدرمان لێ ئەکرێ داهاتی نەوت بۆ ئێمە سەرف ناکرێ ئێمە کارەبای کوردستانمان کردو بە 24 ساعت خۆمان کارەبامان نییە خۆمان کارەبامان ئەو لادیەی کە سوتەمەنی کارەبای هەمووی کوردستانەدا لە چواردەوری 72 لادیە کارەبای نییە لە گەرمیانە کەواتە ئەمە غەدرێکی گەورەیە ئەمە اینجا بابەتێکی تر هەیە کە پارتی بەمە پێی بێزار بووە لەمە دەسەڵاتی مەسرور نەماوە لە سەرفکردنەوە کاکە گیانەوە دەستێکی ئەمین نەبوون لەو ڕۆژەوە نەوت لای ئێوەیە ئێمە برسی و ئێوە دەوڵەمەند ئێستا ئەمانەوێ ئەم جارە نەوت بکوێتە لای عێراق ئێمە دەوڵەمەند و ئێوە برسی برد و ئەمە حەقی خۆمانەوەکو میلەت بەڵام من زۆرم پێسەیرە ئوستاد حەزەکەی بە ئەو زۆر پێسەیرە دوای کاک کەمال باشە سپاس دەکەم کاک کەمال سوپاسی ئامادەبوونی جەنابیشت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانین لەسەر بودجە دوایی لەسەر بڕیارەکەی دادگای فیدرالی لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان پرسیارمان دەبێ سەرنج چیە لەسەر ئەو گۆڕانکارانی کە کراون و ئێستا دابەشبوونی پارتی وێکێتیە لە مەسەلەی بودجەش لە بەغدا و لە ناو لیژنەی دارایی و بە تایبەت ئەوەی کە پێوەستە بە مامەڵەی ڕاستەوخۆی عێراق لەگەڵ پارێزگاکان کەم بەرگەی لە ناو لیژنەی دارایی جێگەی کراوەتەوە. سڵاتان لێبێ سڵاو لە بینەران سپاس بۆ فرسەتە و سڵاو لە کاک غالب من پێم وایە کێشەکانی پارتی یەکێتی پەیوەست نییە بەمڕۆ بە تایبەتی ئەوەی کە لە بەغدا دەگوزارێ هیچ سەردەمی مامجەلالە مامجەلال بەردەوام کێشەی هەبوو لەگەڵ جۆرێ لە تەسریحەکانی لە هەڵوێستەکانی کاک مەسعودەکە و کاتە سەرۆکی هەرێم بوو و دەگوترا کە کێشە و گرفت بۆ مامجەلال و بۆ ئەو پۆستە دروستەکرێکە نێنەراتی کوردەکە لە بەغا و دوایی مامجەلال کێشەکان زەختر لەیا زەختر بووە کە پارتی دیموکراتی کوردستان ئەو پۆستەشی داوا کرد دەویست ئەو پۆستەش بەرێت و لە خولێکە کابەرەکەی نەیتوانی ئەو تموحی هەیە کە هەیەە بەدەستی بێنێت لە دواییە مەسەرەن جۆرێک لە ئارقەلە و کێشە دروست بوو لە بینی پارتی یەکێتیە تا و کاتێک گەیشتە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەجیال لە یەکێتی بچێتە جەبهەیەکی سێقۆڵی سونەکان و لەگەڵ سەدرەکانە و ئیکێتی چووە جەبهەیەکی ترکە جەبهەی ئیتارەکان بوو بۆیە ئەم دابڕان و ئەم بەریەکەوتنی پارتی یەکێتی کۆنە و پێم وایە قۆڵبادانی حیزبی لەما زۆر کاریگەری هەبوو و زۆر مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە و تەنان دەتوانم بڵێم هەتا ئێستا ئەم نەفەسە باقیە و ئەوەی کە ئێستا مەترسی بێ لەسەر هەرێمی کوردستان نە نەیارەکانی هەرێمی کوردستان و نە ئەوانەیە کە کراون بە دێوجامە و کراون بە دڕندە بەرامبەر بە هەرێمی کوردستان خودی کار بەدەستان و بڕیار بەدەستانی هەرێمی کوردستانە یەکەمیان ئەوەی کە بۆ جۆرە مامەڵەی کە لەگەڵ خەڵکا دەیکەن هەمیشە خەڵکیان وەکو کۆیلە وەکو هین هاتوتە پێشچاو و بیانەوێت هەر چۆنێک کارەکانیان بڕوات تێپەڕێ کەس نەبێ لیان پرسێتەوە چکە هەموو بەداخەوە هەموو دەستگای ئەو دامەزراوانەی هەرێمی کوردستان پرسیاری جدیان لەسەر دروستبوو لە دامەزراوی دەستگای قەزایی و پەرلەمان و سەرۆکایەتیەکان سەرۆکایەتی هەرێم سەرۆکاتی حکوومەت هەموو ئەمانە بەسەن بە حیزبی کراون بە جۆرێکیش بە حیزبی کراون تووشی قۆڵبادانی کردوون ئەم جارە دیارە ئەو نەفەسی خنکاندنی سلێمانی کە زۆر بە زەقی دیارە گەیشتە سەر ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان دەنگی لێ بەرز بێتەوە و بڵێ کاکە تەواو ستۆی مە ناتوانین لەوە زیاتر تەحمل ناکەین چکە چێکتان ویست کردمان هەرچێکتان ویست کردوتانە و ئێستا خەڵک تەحمل ناکات بۆیە من پێم وابێ ئەو کێشەی کە لەسەر میزانەکە دروست بووە بەشێکی پەیوەستە بە ململانی خۆمانەوە هەرێمەوە و ئەوان زۆر باش توانیان سوود لە نەتیجەی دادگای تحکیمی فەڕەنسی وەرگرن و ئەو شتە گەورەی کە بەدەستمانەوە بوو لە سربەخۆیی و لە پرسی نەتەوەی ئەوانە کە پێمان وا بوو
یعنی پێمان وا بۆ پارتی وێکێتی ئەم نەوتە بوویەوە بە هەرزان فرۆشەکان لەبەرەوەی کە توانیانە لۆبیێکی گەورە بۆ قەزەی کوردی دروستکە بەڵام دەرکەوت نە لۆبی دروست کراوە وانە ئەو هەرزان فرۆشی و تاڵان فرۆشی کە بەنەوتەوە کراوە تەنها ئەو بۆ کەخۆیان و کۆمپانیەکانیان قازانجیان لێ وەرگتووە نەگەوەی کە ئەمە بۆ قەزەیەکی کوردی بەکار هاتبێ و ئێمە نەتیجە دەرکەوت کە دوای چەند فۆزاتێک لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکانی عبادی لە سەردەمی مالیکیەوە کە هێناوێنە هەمیشە ئەم پرسیان بە هەڵپەسێراوی هێشتۆتەوە چکە بۆ لە هەمان کاتە لە بەغدادەوە بڕێک پارە هاتووە واگەر کەم بووێ زۆر بێمان پێی رازی بوون چکەمان نەوتی خوان فرۆشتووە و دوای ئەوەی کە ئەم نەوتە نەما ئەمان ڕادستی بەغدایان کردەوە و دیسانە ئەوشیان هەر بە سەرکەوتنی گەورە لە تۆمار کرد وەکو چۆن نەوتەکان تەسلیم ناکرد بە ناوی کوردایەتیەوە نەوتەکەشیان تەسلیم کرد وەکو سەرکەوتنیشی گەورە و ڕێکەوتنیشی گەورە کردیان ئێستا حکوومەتی عێراقی دەزانێت کە دۆخی هەرێمی کوردستان گاپی بینی جەماوەر و حیزبە سیاسەکان زۆر فراوان بووە بۆیە ئەنی ئەوانی ژیان پێداگری دەکەن و ئەو ڕێکەوتنانی کە کردویانە پێشتر لەم قۆناغی دواییە کە سەرۆکی حکوومەت خۆی چوو بۆ بەغداد پیانوا بوو ڕێکەوتنی کراوە لەگەڵ سوودانیا دەرکەوت ئەو ڕێکەوتنانە هیچ نەڕێکەوتن کراوە هیچ دوایەوە ڕێکەوتنی کراوە هەتا ئەو کاتێک کە میزانێ دەرەچێت ئێستا کە میزانە دەرەچێت ئەمان حەق بەخۆیانە دەن هەموو ئەوانەی کە پێشتر مەکینی ئەعلامی عربی بە تایبەتی شەقامی عربی کە قسەی کردووە لەسەر دۆخی هەرێم و ئەو جیاوازانی کە لە هەرێم و شارەکانی ترا هەیە ئەمە بەکاربێنن هەم وەکو حملەیەک بۆ خۆیان حملەیەک بۆ خۆیان کە ئەوانە یانەوێت غەدێکی گەورە لە شارەکانی جنوب کرا و ڕایگرن و هەم لە هەموو کاتشە دەیانەوێت ئەم هەرێمەی کەیسا بەم شێوەیە کە ئەتوانم تا ڕادێک کە لە شێوازێکی دەوڵەتێکی ناو دەوڵەتا کاری کردو ئەیانە دەیانە بیخەنەوە سەر قەوارەی خۆی ئەو قەبارەی هەبێت کە لە دەستورا بۆی دیاریکراون نەک ئەوەی کە خۆیان تەسەوریەکەن باشە دێمەوە خزمەتە بەس بە کورتی سەبارەت بەو ناکۆکێکی هەبوو لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە هەرێم و ئەو ناکۆکێش کە لەسەر پرۆژە یاسای بودجێ ئێستا لە بەغداد دروست بوو لە بینی پارتی وێکێتی کاریگەری دەبێت لەسەر ئاشبوونەوەی مەسروور بارزانی و قوبات تاڵەبانی کە دوای ئەوە ئاشبوونەوە بەڵام ئێستا هیچ بەرهەمی ئەو ڕێکەوتنیان دیار نییە کە وتیان نازام ڕێکەوتن لەسەر بەسیادیکردنی موچە و ئەوانە ئەگەر بم بووری ینی بڵێم تعبیرێک بۆ دۆزمەوە شەڕی پارتی یەکێتی لە شەڕی بووک و خەسووە چیە ینی دایمن لە شەڕان و دایمەش پێکەوەن کێشەکە وەیە ینی ناوە تا یەکێتی هەڵوێستێکی جددی و مردانەتر وەرگێ لەوەی کە هەیە ناوە تا مەسەرەن پارتیژ مل با بەوەی کە وەکو شەریکێک تعامل لەگەڵ یەکێتیا بکات هەمیشە وەکو بەشدار بوویەک تعامی لەگەڵاکە ئەگەر دیقەتی وەزیرەکانی حکوومەتی هەرێم بین ئەزانین کە سەرۆکی حکوومەت چۆن کۆنتترۆلی کردوون ئەگەر دیقەتی دەستگاکانی تر بین دەزانین کە چۆن لە ڕێگای بە ئیشارەتێکی مەسەرەن سەرۆکی حکوومەت هەموو ئەو دەستگانە دەکەونە جوڵە و کبکردنەوە و بێدانکردن و تەنانەت هاندانیش بۆیە من پێم وایە ئەم شەڕە پەیوەندی بۆ نییە و ئاژبوونەوەکەشان دیسانە ناکرێت لەسەر ئەساسی یەکش ئاژبنەوەێ چکە پارتی دموکراتی کوردستان یەکشتی دەوێت تەسلیم بوونی دەوێت پارتی دموکراتی کوردستان لەو کاتۆی داوی پۆستی سەر کۆمارەکات داوی تەسلیم بوونەکە لە یەکێتی و دەوێت وەکو حیزبێک نا کە خاوەن منتیقە نفوز و چەکداری خۆی بێ دەیە بە جۆرێکتر مامەڵی لەگەڵاکات و مامەڵەی لۆژیکی زۆرینە بەکاربێنێت و بڵێ ئێمە هەر نەفەسی تشکیلکردنی حکوومەتەکە حکوومەتی بەهێز ئەوە بوو ینی ئەوان دەیانگویست بڵێن ئێمە حکوومەتی تەنها و لێر و دۆگنین لە سلێمانی و لە شوێنەکانی کەش ئێمە خاوەن بڕیارین کە ئەمە هەتاکو دوو هێزی چەکدار هەبێت هەتاکو ئەو دابەشبوونە هەرێمایەتی هەبێت لە بینی ئێران و تورکیا کە ئەمە ئەستەمە شتێکی وا ڕوودات. بەڵێ سوپاس دەکەم دوای پرسیارش لێ دەکەم لەسەر نهێنی سەردانەکەی فواد حسێن ئەندای مەکتەبی سیاسی پارتی وەزیری دەرەوە بۆ لای دادگای فدراڵی سەرۆکی دادگای فدراڵی دێمەوە خزمەت کاکەمەڵ کاک دکتۆر بێمە خزمەتت وتت پێ سەیرە نازانم ویست شتێک پەیدا باس بکەیت کە باسی ئەوت کرد کە مامەڵی ڕاستە خۆی پارێزگاکەن لە بەرژەوەندی ئەو ناوچەیە بێت چیت پێ سەیرە بەڕاستی پێم سەیرە ینی من بڕێ دەنگە بیسم لە ئەوانەی کە خۆیان ناوماڕزە کە لای من معارەزەنی بۆ نمونە لە تەلەڤیزیۆنا بینیم شاسواریان شەسوار عەبدولواحید دەڵێ کاکە ئێمە لەگەڵ هیچ فقرێک لەگەڵ هیچ تعدیلەکانە بنجگە لە یەک فقڕ نەبێت وای وتووە بەڵێ من خۆم گوێم لێ خۆم بڵش بڵاوم کردەوە کاکە گیان کەواتە شاسوار لەگەڵ ئەوە نییە نەوت تەسلیمی سۆمە بکرێت لەگەڵ ئەوەیە نەوت لای پارتی بێ
لەگەڵ ئەوە نیە چاودێری دارایی عێراق چاودێری داهاتینەوت بک وردبینی بکە لەگەڵ ئەوەیە لای پارتی بێ لەگەڵ ئەوە نییە دەسەڵاتی مەسرور کەم بکرێتەوە لەگەڵ ئەوە دەسەڵات تەواو لای مەسرور بێت لە مەسەلەی نەوتە لەگەڵ ئەوە نییە پارێزگای سلێمانی ئەگەر غەدری لێکرا بەشەکەی بدرێت لەگەڵ ئەوەیە دەسەڵات هەر لای پارتی بێت و غەدر لە سلێمانی بکە لەگەڵ ئەوە نییە کە فەرز بکرێت لەسەر حکوومەتی هەرێم موچەی خانەنشین لە کات خۆیان بدرێت چکە من ئەم فەقەرانە هەمووی ناو ئەمەیە کە باسیەکەم ئەو ئەڵێ من لەگەڵ تعدیلەکەیە هەمووی نیم کاتە لەگەڵ خەڵان نییە ئەی کاتە کوای شاسوار لەکوێی ئەم فەقەراتانەیە کاتە شاسوار لەکوێی ئۆپۆزیسیۆنەیە ئەگەر کەسی حەز بکات دەسەڵاتی تەواو لای مەسرور بێ و کەسی حەز بکات نەوت لای پارتی بێ خۆ پارتی و هەروای پارتی شەروای وتووە ئەسڵن ئەو قسانەی پارتی وان نەیکردووە پارتی تۆ شەرمەکە ئاوا بێڵێ بەوازحی بەڵام بەداخەوە ئەوپۆزیسیۆن شەرمیش ناکات لە قسەکانی ئەنجا حەزەکەم دوو فەقەرە هەیە باسی کەم سەیکە سەیری ینی پارتی و دەسەڵات وانە بکە چۆن شت گەورە ئەکەنەوە ئەڵێن لە فەقەرەیەکە ئەڵێن بڕگەی پاشەکەوتی موچە دانراوە بەڵام پارەی بۆ تەرخان نەکراوە و ئەبێ لا ببرێ چکە پارەی بۆ تەرخان نەکراوە داوای تریلیۆنێک و 200 میلیارد بەس ئەوە لەبەرەوە داوایەکە ئەڵێ بۆ ئەوی بۆم نەکراوە ئەزانی بۆ تۆ 24 لە 24 تریلیۆنەکە بەرتەکەوێ ناتوانێت تریلیۆنی قەرز خەڵک بدەیتەوە بەس ئەتوانی 2 تریلیۆن قەرزی تیبی ئای بدەیتەوە کە لە هیچ پاری بۆ تەرخان نەکراوە بەڵام هەر لە فەقەرێکی ترا پارە تەرخان کراوە بۆ تیبی ئای ڕوون بێ لای خەڵک بەڵێ تیبی ئای قەرزەکانی ئیسە ڕوونێکەوە 4 میلیارد دلار پارتی نەک قسەی نەکردووە لەسەر ئەم بابەتە بەڵکو هەموو مانگێ لە 200 میلیارەکەیش 9 میلیارد دیناری داواتە تیبیای ئەزانی و قەرزانی تیبیای چییە؟ هی من و تۆ نییە هی هاوڵاتی هەرێمی کوردستان نییە هی کۆمپانیەکانی یەکێتی و پارتین چەکی حکوومەتی هەرێمیان بردووە بە فەسادی ئیداری لە تیبیای سەرفیان کردووە حکوومەتی هەرێمیان قەرزاربار کردووە بەڵام پارتی ناوێرێ باسەوانەوە چۆ کۆمپانیەکانی کێیە؟ هی خۆیەتی کارە بۆ نمونە قەیوانە بۆ نمونە نازانکەی پارتیەکێتی خۆیەتی یانی دەسەڵاتە لەبەرەوە هیچ ئستێر گروپە هی سەلاحەدینە هی عێراق ئەیڵە ئەمە وایە کۆمپانیای هەیە چوونە چەکیان بردووە چەکی هەرێم لە تیبیای پارەیان ڕاکێشەوە ئێمە قەرزاربار بوجەیەک بۆ هیچ هەر وەکو فەقەرەیەکی وەکو فەقەڕی پاشەکەوت دانراوە لە مادەی 13 ئەم دانراوە لە مادەی 14 یعنی فەرقی ئەو دوو فەقەرە چییە؟ بۆ کۆمپانیەکانتان شەڕەکەن بۆ قەرزی خەڵک نادەنەوە 18 تریلیۆن دینار قەرزاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانن ئێوە وتان نەود بفرۆشین ئێمە هاوڵاتی هەرێمی کوردستانەکەینە خاوەن پشک بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستان کردە خاوەن قەرزاربار ئەی سەبارەت بە پاشەکەوتەکە کێ خاوەنی ئەسڵی و مەوزوعی سوکە ئێستا ئەوەی کە سەر موضوعی پاشەکەوتی شەیە ینی ئەوەی کە تعدیلی ئەوەی کە پرۆژەی مقتەرەحی تعدیلەکەی داوە ئەو خاوەنێتی یوسف کیلابی ئەو برادرانی کە واژویان کرد 11 ناپەرلەمان واژۆی کرد کاک خۆ ئەمە قسە نییە لە خۆتۆ دانیش لە ماڵەوە قسە کوردی تێدایە لە سێ کوردی وابزانام تایە دوانەیە سێ کوردی تایە بەڵام خۆ ئەمە نییە لە خۆتۆ دانیشی کاکە بمەجموعە شتەیە اختصاصاتە ئەی تو ناتوانین لە خۆتۆ بڵێ وام کرد وەرەقێکی دیار نییە کە لە ناو لیژنەی مالیە تەزمیتی کەی شەڕت نەکردو لە ناو لیژنەی مالیە کوا ئێستا ئەو وەرەقە ئەو تعدیلیان دانەناوە بۆچی ئێستا کەس شەڕی لەسەر ناکە کوایەکەتی بۆ قسە ناکە کوانەوەینەوە بە قسە ناکەن بۆ ناچن بەرامبەر بۆ ئێستا ناچن بەردەم لیژنەی مالیە بڵێن قبول ناکەین ئەم فەقەرە لا بدرێت لەبەرەوە بۆ مزایدێکی سیاسی بوو بۆ ئەوە نەبوو کە شەڕی بۆ بکەن هەوڵی زۆر هەیە بۆ لابرنی چۆن هەوڵێ من یوسف کلابی دوێنێ تەلەفۆنی بۆم کرد دکتۆر یوسف کلابی وتی کاکە فریاکە بەڵێ خۆی پرۆ وتی کاکە فریاکەون ئێمە خۆمان تەنیا کەوتوین یعنی وتی ئەندام پەرلەمانە کوردەکان دیفاع ناکەن لە بابەتەکە ئەخ بەسە بەڕاستی شەرمە عیبە تۆ ئەندام پەرلەمان بی خۆت بە معارەزە بزانی بە دەنگی خەڵکی ڕەشوڕوود ڕۆشتبی بۆ پەرلەمان نەوێری لە ترسی پارتیە دیفاع بکەیت لە بابەتێک کە گەورەترین بابەتە کە حەقی شەرعی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ئەوەیە نەود ببێت بکرێتە خزمەت بۆ هاوڵاتیان کە ئەوەیە پاشەکەوتی موچە خۆران بدرێتەوە کە ئەوەیە بەڕاستی چاودێری دارایی عێراق چاودێری بکە یعنی بۆ ناوێری ئەگەر ناوێری بۆ نابی بە پارتی و نەجاتمان بێ یعنی هەر بەڕاستی کەسێک بۆ خۆی کاتە معارەزە و معارەزە نییە ئەی هەژمارە بانکێکە ئێستا هەژمارە بانکێکەکەی لەسەرە چکە ئێستا بڵۆزم لە ئەزانی هاوڕێ لە بانکی ناوەندی ئارتی مانگانە 50 میلیۆن دلار لەو پارە ئیسفادەکە 50 میلیۆن دلارەکەی ئێمەیە 50 میلیۆن دلارەکە زیاتر لە 50 قوتابخانەکە بۆچی ئیسفادە بکە بانک مرکزی بانکێکی حکومیە پارەکە چێتە بانکی حکومی ناچێتە بانکی ئستکاکە ئێمە خێڵەکین ئێمە حکومداری بەسواباتی بم ئارتی
فەرعێکە لە فەرعی ستێر گروپ هی مەسرور بەرزانیە. باش بەس ئێستا باس دەوێت دەکەێت دکتۆر دانشعەکانی ڕازی بوون بەوەی کە دەسەڵاتی خەرسنگ هەر لای مەسرور بارزانانی بێ بەڵام هەژمارەکە لە بانکی ناوەندی عێراق بێ. ئۆستادیان دەسەڵات کە بایەکشت پێ بڵێم دەسەڵاتی سەرفکردن پارە لای وەزیری دارایی عێراقیە بە دوو واژۆ پارە سەرفەکرێ ئەوسا یەک واژۆ بوو بەڵام دوایی هین هات عبادی هات وابزەم کردی بە دوو واژۆ ئەگینا خۆ یەک واژۆ بوو وەزیری مالیە سەرفیەکە کە تۆ پارەکەت بۆ تەخسیسەکانی نێرێ بۆ هەرێمی کوردستان هەر خۆت بەرپرسی لێی هیچ لە موضوع یعنی هەر تۆ بەرپرسی لێی لێدانە لە نەکەر خودی بڵێن پێگەی هەرێم دەڵێن وەڵا پێگەی هەرێم نییە ئەنی پێشتریش کە ساڵانی ڕابردوو پارە هات و هەر وەزیری دارایی وایە پرسیارە لێ بکەم ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکە بچێت بۆ پەرلەمان و پەرلەمانەکە هەڵ بۆ شوێنی تۆ لێدانە لە هەرێمی کوردستان بەس ئەگەر بێی دەسەڵاتی مەسرور تۆ زەکەم بکەیتەوە کە پیاوێکی گەندەڵ و چەتەیە بەڕاستی ئەوە لێدانە لێدانی چی لێدان ئەوە عیب نییە تۆ بە جێگری حکوومەتی هەرێم بڵێ بندیوار ئەوە لێدان نییە بەڵام کە گەیە دەسەڵاتەکەی خۆت لێدانە یعنی جێگری حکوومەتی هەرێم بە موظفی حکوومەتی نازانی موظفێکی حکوومەت پۆلیسێک ئەگەر دەستی لێ بەرز بکەیتەوە یعنی دەست لە حکوومەت بەرز کردێتەوە بەڵام تۆ پەرلەمانتار لێ ئەدرێ پەرلەمانتار ئەگیرێ موظف تێ هەڵدانەخوا مامۆزا شەرقی تێ هەڵدرێ ئەم بلێ ئەدرێ ئەو دەسەڵاتی ئێمە ڕۆژانە دژنێ و بە ئەم و ئەو ئەدرێت لەسەر پەیج و سایتەکان ئەوە لێدانە دەسەڵاتێک من لەگەڵ ئەو قسەم باشە دەسەڵاتێک کە گیراوانی بادینان بەبێ ئەوەی کە حکمیان بدا کردوانێتی سجنی و دەسەڵاتێک ڕۆژنامە نووس بکوژێ و دەسەڵاتێک نێڵێ خۆپشاندان کرد و دەسەڵاتێک مافم بدزرێت مافی خەڵکی هاوریانی کوردستان بدزێت دەسەڵاتێک بۆ کوڕەکەی خۆی زانکۆ بکاتەوە بۆ گەنجەکانی ئێمە ئاو بیخنکێنێت ئەو دەسەڵاتە ئێستا بڕوخێ باشترە لێی ئەوەشی دیفاعی لێ بکە بڕوا بکە یا بە ڕاستەوخۆ یا بە غێری ڕاستەوخۆ پارەی لێ دەستەکەوێت ئەگینا ناکرێت دیفاع بکەی لە منافق و دەست دوای بزانم بڕگەیەکی شەیە کە سەبارەت بۆی پشکێریم ڕابیگیرێت لەسەرەوەش پرسیار لێ دەکەم کاک کەمال سەبارەت بە سەردانەکەی فواد حوسێن بۆ دادگای فیدراڵی چیت لێ خوێندەوە و پێ دوایە چاوەڕێی چی دەکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ لێکەوتەی ئەو بڕیارەی دادگای فیدراڵی عێراق لەبارەی نەدەستووری بوونی درێژکردنەوەی تەوانی پەرلەمان دیارە ئێستا پارتیەکێتی بەجیا گفتوگۆکانیان دەست پێ کردووە لەگەڵ کاربەدەستانی بەغداد و بەتابەتی پارتی دموکراتی کوردستان لە هەوریەوەدایە کە بەشێک لە خواستەکانی خۆی لەو ڕێککەوتن و لەو میزانەیە کە هەیە جێ بکاتەوە چکە ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستانی تا ڕادەیەک بەو شێوەی هێشتۆ کە پارتیەکێتی باڵا دەست بن بە تایبەتی ئەو پارە حرامەیە کە دزراوە و ئەدزرێ و بەردەوام و دەرخوادی وەلای خۆیان دەدەن و خوانیان پێڕاگرتووە لە هەم لە هێزی چەکدار هەم لە دەستگا ئەمنیەکانیان هەم لە جۆرێک لە خەڵکی بندیوارەوەی کە خوان پێیان دەوترێت سێبەروانە و ئەم هەموو ڕاگەیان کاری کە دانراون بۆ شکاندنی کەسایەتی ڕخنەگەر یا کەسایەتی ئۆپۆزیسیۆن هەموو ئەمانە ئەم پارێ بەش جگای ئەمانی تیان نابێتەوەوانی ئەمەگەر ئەمانە جارێکتر لە گیرفانی خۆیان یا لە پارە خەزم کراوەکانی خۆیان بجۆڕنوانێ بۆ خەرجکردنی یا بۆ ڕایکردنی ئیش و کارەکانیان بۆیە هەوڵەکانیان هەردوولان بەجیا هەیە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە پێی وایە ئەو زەرمەندی یەکەمە لەم میزانەیە لەم دەستکاریکردنی کە لە برگەکانی 14 هاتووە دەیانەوێت شتێک بکەن کە وەکو کورد دەڵێنە شش سووتێ نەکەباب شتێکی تیا بێنەوە بەڵام ئەوەی کە من بزانم گفتوگۆکان تا ئێستا بنبەستە و نەگەیشتۆتە نەتیجەیەکی وە ڕەنگە هەندێک دەستکاری تیا بکرێت هەندێک شت بکرێت کە بۆی کە کێشە دروست نەبێ بەڵام جارێکی تر پارەی نەوت و پارەی عێراق و ئەوەی کە دێت بەو شێوەیە بەڕەهاتی ناتە دەست کەسێکەوە بە ئارزوی خۆی بە مەزاجی خۆی مامەڵی پێوە بکات ئەوە تەواو بوو و ئەو ڕقابە مالی کە هەیە من پێم وابێ هەموو خەڵکی کوردستان کە حەزیان لەوە بێ شەفافێت هەبێت و جۆرێک لە هاوسەنگی بۆ دادپەروەری هەبێت خەڵکە بێ پێی خۆش بێت ئەگەر حکوومەتی هەرێمیش احترامەیە ئەگەر مەبەستێکی خراپیان نییە دەبێ پێیان خۆش بێت کە حکوومەتی یەت حکوومەتی فیدرالی دێت چاودێری چۆنەتی خەرجکردنی ئەو پارێکە کە لە داهات و لە بەغداد دێتە هەرێمی کوردستانەوە بەڵام کە بەڵێ بوو برە سەبارەت بە مەسەلەی درێژکردنەوەی تەوانی پەرلەمان من پێم وایە ئافم کە
من پێم وایە گومانکردن یاخود بەرگریکردن لەوەی کە ئەو پارەیە چۆنی خرجەکرێت ئەوە گومانێکی زیاتر خاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە لای خەڵکەوە هەم لە لای حکوومەتی عێراقیەوە. بەڵێ سەبارەت بەو ئەمڕۆ بڵین سەدانی فات حسێن هەبوو وەزیری دەرەوەی عێراق بۆ لای سەرۆکی دادگای فیدراڵی پێ دوایە ئێستا دیراسەیەوە دەکرێت چۆن پارتی بە تایبەتی کە بڕیاری بڵین هەرێمی ئێستا لەدەستە چۆن مامەڵە لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵی بکەن ئایا بە کۆمیسیۆنی عێراق هەڵبژاردن بکرێت ڕەتیکەنەوە بڕیارەکە بەڕێز چۆنی دەبینی؟ ئەزانی کورد کارتەکانی لەدەست کەوتووە تەنانەت دۆستەکانی کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپاوانش بوو ئەوانش بێتاقەت بوون لەوەنەی کە ئامۆژگاریان کردن هۆشداریان پێدان کە کێشە دروستە بێت دۆختان لە ڕوو لە خراپیە ئەمانە گویان نەگرت ئەو عینادی و لوتبەرزیە کە من نازانم ئەمە چۆن لە کوێوە هاتووە چکە تۆ سەرۆکی حکوومەتێبی یا حکوومەتێکە بێت کە نزیکی 30 میلیارد قەرزار بێ 11 میلیاری بەز موچەخۆرانی هەرێمی کوردستان قەرزابێ ئەبێ ئینسان چۆن ئەم هەموو لوتبەرزی و ئەم هەموو تەعەنود و ئەم هەموو قۆڵبادانەیان لەکوێوە هێناوە بۆیە من پێم وابێ بەغداد یەک تۆ زەخت بکاتەوەی کە چۆن دوێتەی پەڕێنیان حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێتی ناچارن مل بدەن بەوەی کە مامەڵە لەگەڵ داخوازەکانی حکوومەتی عێراق بکەن چکە بینیمان بۆ مەسلەی نەوتەکە چۆن تەسلیم کرا و بینیمان کە بۆ مەسلەکانی تر کە میزانی ئەوانە چۆن وردە وردە ئەچنە خوارەوە چکە ئەمەی کە دروست کراوە ئەم هەرێمی کوردستان بە نوعێک دروست کراوە کە کۆمەلگای کوردی زۆرینەی ناڵێن بەڕەهاتی هەمووی کۆمەلگای کوردی لە لایەکە و دەسەڵاتداران و ئەوانەی کە مستەفیدن لە لایەکی ترن و ئەمە یەکێکە لە هەرە هۆکارە لاوازیەکانی کە حکوومەتی هەرێم پارتیوێکێتی بەدەستیەوە دەناڵێنن چونکە ئەگەر ڕاپرسێ بکرێت لەسەرەوەی کە موچەخۆران کێ ئامادەیە موچەی خۆی بگەڕێتەوە سەر بەغداد و چاودێری دارایی بەغداد بێتە ناو موسساتەکانی هەرێمی کوردستان من پێم وابێ زۆرینی خەڵک دەنگ بەوە دەدات نەک دەنگ بەوە باوکە چونکە لەلایەن هەرێمانە بێئومێد کراوە لەلایەن هێزە سیاسیەکانەوە بە جۆرێ مامەڵەکراوە چارەسەری ناکرێت بۆ نمونە تۆ چیتە انتخابات لە انتخابات فێڵت لێ دەکات لە ئەچیتە ڕاپرسی و خۆپیشاندان دەکەی یاخود ئینەکەی گوێت لێ ناگیرێ و ئەچیتە ناو دەستگاکانی تروانێم دەستگای نامووی بە حیزبی کراوە و بە ئاڕاستەی حیزبی بوون بە ئاڕاستەیەکی دیاریکراو هەنگاو دەنێن بۆ ینی گەورەترین مشکلی هەرێمی کوردستان ئێستا بێئومێدبوونی خەڵکە بەرامبەر بەم سیستەمی حکومڕانیە بێئومێدبوونی خەڵکە بەرامبەر بە عەقڵێتی بەڕێوەبردننی ئیدارەی ئەم وڵاتە کە 32 ساڵە بم شێوەیە مامەڵی لەگەڵا باشە کاکەمال ینی ئێستا تا ئێستا کاردانەوەی فەرمی دەسەڵاتدارانی هەرێم نییە وەکو سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی پەرلەمان بێ بەرپرسانی پارتی بێ یەکێتی بێت دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی بە قۆبوڵکردن بە ڕەتکردنەوە ئەم بێدەنگیە چۆن دەخوێنیتەوە بەڕێزت؟ ئەمان ئێستا گەیشتونەتە قەناعەتێک کە ناتوانن مواجهەی حکوومەتی عێراق بکەن ئەوە ناتوانن هەر ژێر بەژێر خەریکی کارکردنن خەریکیەوەن کە جۆرێک لە جۆرەکان ڕازیان بکەن چکە لەگەڵ حکوومەتەکانی تریشتا کە بەداخەوەم قسەیەکەم لەگەڵ حکوومەتەکانی تریشتا جۆرێک هەوڵیاندا بوو کە لە ڕێگای پێدانی زەوی و کردنەوەی عقارات و ینی دروستکردنی بەرژەوەندی بۆیان چاو لە مەسلحەتەکانی عێراق بپۆشن لە مقابلی ئەو دەستکەوتە شخصیانی کە دەستیانەکەیلە ئێستا ئەم جارە پێم وانە بتوان وها تەعامل لەگەڵ ئەم حکوومەتە بکەن و لەگەڵ ئەم حکوومەتەشە ئەگەر بیکەن ناتوان لەگەڵ حکوومەتی دوای ئەما بیکەن لەبەرەوە حکوومەتی هەرێم چۆن ئەگەر تابیرەکەم غەڵەت نەبێت لە دەستی دەرچووە چکە لەلایەک خەڵکی لەگەڵانە ماوە لەلایەک متمانەی خەڵکی پێنەماوە و لەلایەک کێشە لە بینی خوانایە لەلایەک تریشوانەیە ئەم شێوازی دروستکردنی قوارەیە ئەم حکومڕانیە بەم شێوەیە پارەیەکی حرامی پێویستە بە پارەی حەڵال بەڕێوە ناچێت. بەڵێ بەڵێ بە سەبارەت بەو ڕێکەوتنانەی کە کرابوون ئێستا بە پێی برارەکەی دادگای فیدراڵی بێت حکوومەتی هەرێم بۆتە کاربارەکە پەرلەمان هەڵبەشاوەتەوە لە دەستورە باسی حکوومەتی کاربارەکە کرا بڵێن بە پێی یاساکان کە ناتوانێت ڕێکەوتن واژۆ بکات ناتوانێت قەرز بکات ناتوانێت پرۆژه یاسا پێشکەش بکات گرفت دروست ناکە پێشتر ئەوەی کە باسییان کە ڕێکەوتنێک لەگەڵ بەغداد بەستراوە لە سەرنەوت ڕێکەوتن کرابوو دوێنێ پەرلەمانتارێکی عێراقی
ئەڵێ تازام حکوومەتە بە کەڵکیێوەنایە ئەو پارێش کە قرارە بنرێتە دەست ئەوان لەبەری ئەوان شەرعێتی ئەوان نەماوە ینی بەڕاستی حکوومەتی هێرێم چۆتە زاوێکی زۆر خراپەوە خۆی خسۆتە زاوێکی زۆر خراپەوە ینی بەڵێ ئەو گفتوگوۆی هەیە کە تەنانەت ئەو بڕەپارێشی کە دیارێکرێ بۆ هەرێمی کوردستان بە جۆر جۆرەکان هەرخواان بهێنن و دەستگایکی تایبەتی بۆ دروستکان نەک لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە تەوانەمانە هەمووی گوشارە ڕەنگە لە نیاتە هەر تەسلیمی حکوومەتی هەرێمی بکەن بەڵام بۆ ئاسانیە نابێت کە حکوومەتی هەرێم چاوی لەسەر بوو و پێم وابێت لیژنەی ڕقابی داوای راپۆرتی ماگانیان لێ دەکەن لە چۆنەتی خەرجکردنی کە ئەمە بۆ خۆی دەست و پێبەستنی دەستی پێبەستنی حکوومەتی هەرێمە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک دکتۆر سەبارەت بۆ بەرگەی کە بازەکە و کوڕێگریەک دانرابێ بەرگەی هەشتم لە مادەی 14 باسی وەرە ناکۆکی هەبێ لە بینی هەرێم بەغدا پابەند نەبوون و پابەند نەبوونەوەی لە 15 ڕۆژ کێشەکان چارەسەر نەکرێت بودجەی هەرێم ڕادەگیرێ تحدیدی کردو پابەندەکانجێ پابەند نەبوونەکە ئەوەیە کە نەوت تەسلیم نەکرێ طبعا ئێمە لە 2014 لە موازنەی هەموو جارێک فقرەیەک نووسرێ ئەگەر نەوت تەسلیم نەکرێ بابەتەکە هەڵەوەشێت و هەموو جارێک ئەمان لەبەرەوەی کە خۆیان نەوتیان فرۆشە طبیعیە الزامیان پێوە نەکرێ نەوتیان فرۆشتە و بابەتەکە هەڵەوەشاوەتە بەس ئەم ساڵ جیاوازە ئەم ساڵەوەیەتە تقریبا سەر نزیک بوونێت لە 6 ڕۆژ دوو مانگ و شتێک ئێمە نەوت هەناردە ناکەین یعنی ئەگەر ئاوا بڕوە ئێمە ناتوانین موچە بدەینی تر ئەوە و پارە لە عێراقەوە دەێستا بەڵام کە موازنە تەصدیق کرا یعنی موازنە دەنگی لەسەر درا و تەصدیق کرا بە تەواوەتی کە هەمووی لە 15 ڕۆژە تەواوە بێ تەواوی تر یعنی ئەبێ یا التزام بە موازنەوە بکەین یاتر پارە بۆ نایە باجنا کاکتۆر ینی بۆ نمونە بەڵام ئیتر هەرێم نامێنێ یعنی شتێک نامێنێ چکە هەرێم پارەی پێ نامێنێ ئەنی عادەتەن تۆ لە ماڵە باوکێکە پارە سەرنەوە باوک نییە بەڕاستی یەکەنە دەرەوە وانە باشای پێشبین دەکرێت ڕێکەوتن بکرێ خۆ بەرگانە دەستکاری بکرێن یان بوو جەبە زۆری نێو کەمینە تێپەڕی لە پەرلەمانی عێراقیت تەسەوڕەکە من فەقەرانە تۆزە دەستکاری بکەن بەڵام ئەوانەی کە زۆر گرنگە تێیدا بمێنێتەوە یعنی سەیکە من پێم وایە هەر سۆمۆ بێنەوە بفرۆشێت چاودێری دارایی عێراق بێ وردبینی بکە احتیمالی هەیە لە سەلاحەتەکان سەلاحەت بدەنە تۆزێک سەلاحەت بدەنە مەسئول بەرزانی بۆ ئەوەی کە بتوانێت تحکم بە پارەکە بەڵام لە کۆتاییەگە نەوت تەسلیمیەکانی پارە نییە تا تحکمی پێوە بکە یعنی هەر هیچ استفادە ناکە لە بابەتەکە شەڕی ئێمە ڕاستی زۆر ئەوەیە کە لەسەر ئەوەیە کە ئەو فەقەرەی پاشەکەوتی موچە بمێنێتەوە لەسەر ئەوەی ڕێزێستا من لەگەڵمانتار نەماوی لۆبی بۆ دەکەی بۆ مەوزوع زۆرترین لۆبیم بۆ کردووە طبعا بۆ زانیاریت ئەوەندەی کە لە پەرلەمان بووم ئەم ساڵ ئەوەندە لۆبیم کردووە وەکو ئەوەی نەکە لە پەرلەمان بوون چونکە کاتێک لە پەرلەمان بووین ئێمە نەوت ئاوا نەکەوت بوو یعنی ئاوا وەزعەکە باش نەبوو کە بتوانی یعنی بەڕاستی لە حکوومەتی هەرێمی وەرگری ئێستا لە حکوومەتی هەرێم وەرگیراوە پشت بەخوای گەورە بەڵام ئەوە ماوەتەوە کە لۆبی ئێستا کاتی ئەوەیە بەداخەوە جارێکی تر ئەڵێم پەرلەمانتارە معارەزەکان بە دەنگی خەڵڕۆشتون کاتی ئەوەیە بەرامبەر لژنەی مالیە بۆستن هەمویان نەیەڵن فقرەیە تێپەڕ بکە کە دژی زۆر فەرمانبەرانی شێوە بزانم هەوڵمان داوە ئینشاءڵڵا باسی ناکەین بەڵام لەم دوو ڕۆژە ئەیبینی کە شتێکی زۆر گەورەمان کردووە و دەرئەکەوێت و ئەبینی کە دەنگی ئەم خەڵکەی هەرێمی کوردستان ئەگەینە بەغداد بەڵام چاوەڕێ بکە ئینشاءڵڵا ئەیبینیت ئەمەیان بەڵام حەزم کرد تخوا چەند فقرەیەکە بوو باسی کەم لە موازنە یەکێک لەو فقرانەی کە زۆر گرنگە کە هەرێمی کوردستان بەکاری ئێنێ ئەڵێ ئەوەتە هەرێمی کوردستان نامێنێ و نەوتەکە تەسلیمەکرێ و باس لە حەقلی کەرکووکوان ناکرێ هیچی ڕاست نییە بۆیە حەزەکەم ڕوونیکەوە بۆ جەنابەت ئەو فقرەی کە دەستپێت کرا باسی حەقلی کەرکووک و مووسڵەکە هیچ پەیوەندی بەم حەقلانەوەیە کە هەرێمی کوردستان نەوتیتیان ئینتاجەکە بەرگەی دێ لە مادەی چوار حکوومەتی پەیوەستە بە سێ حەقلەوە بەڵێ ڕێگری لە دەرێنی نەوتی کێڵەکانی کەرکووک و نینەوە با تێبگەێنم حەقلی یەکەم سێ حەقلە حەقلی یەکەم بای حەسەنە بای حەسەن بە کاملی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی نییە چەند بیرێکی لەژێر دەسەڵاتی کارگروپە و زێرەڤانیە ئەم نەوتە ناخرێتە ناو موازنەی نە عێراقەوە نە هەرێمی کوردستان ئەمە کۆمپانیا کارگروپ ئەی با ئەی فرۆشێ بۆ خۆیەتی ئەم یەکەم حەقل دووەم حەقلێکی ترمانەیە ناوی سەفێیە ئەم حەقلە لە مووسڵە ئەم حەقلە من خۆم چەند جا نووسراوم بۆ حکوومەتی عێراقی کردو و چوومە ئەمە نە پارەکەی بۆ هەرێمە نە پارەکەی بۆ عێراقا ئەم حەقلە لەلایەن مجموعەیە من ڕاستەکەی ناوێنە میلیشیە بەڕاستی ئەم میلیشیانە عاید منسوور بەرزانین نەوتەکە دەرەهێنن ئەی بەن لە پاڵاوگەی لاناز کە هی ناسر مەسرور منسوور بەرزانیە ئەلێوێ ئەپاڵڕێوێت و منتەجاتەکەیشی ئەبرێت لە تورکیا ئەفرۆشرێت ئەمە دووەم حەقل ڕۆژانە 7,000 بەرمیل لەو دەرەکە سێهەم حەقل بەشێک لە عێنزالەیە
بەشێک لە ئەنزالە بەکارتێنێ باقی هەرچی نووسراوە لە ڕاگەیاندەکان هیچ ڕاست نیە باسی بەس هەرێم دەتوانێت گفتی بۆ بەڵێ. 400,000 هیچ گرفتێکی تەسلیم بکرێ ئێستا عێراق بۆ عێراق ئەزانی چی هەموو ڕێگەکانی لە هەرێم گرتووە ئەڵێ ئەگەر ڕێکەوتین لەگەڵ تورکایە ناردمان باشە. ئەوە ئەینێری ئەگەریش نەمان نار لە ناوخۆی سەرفیەکەی دەتوانین بپاڵەورێن نەوتێرێ بەڵێ با من پێت بڵێم دەیان پاڵاوگە نزیکی هەرێمی کوردستان هەیە کە ئەتوانی لە هەمویانە بی پاڵێنی من دووجار بۆ سوتەمەنی ئێستا هەرزان دەبێ عێراق هەرزانی کە هەرێم هەرزانی کە ئەو کاتەش ئەبێ شەڕ بکەین دوای بێ شەڕ بکەین بۆ ئەوەی لە بودجەدا هیچ شتێک هەیە سەبارەت بە پاڵپشتی سوتەمەنی بێت بەڵێ پاڵپشتی سوتەمەنی هەیە بەڵام لە بودجەیە فقرە تەثبیت نەکراوە بۆ ئەوەی کە بودجە مای چەندێکوانەوەی بەڵام ئەبێ ئیتر دوای ئەوە لۆبیمان گەورە بکەینەوە بۆ نەوتی سپی بۆ بنزین بۆ بنزین بۆ ئەوانە لۆبیەکان گەورە بکەینەوە بۆی بتوانین کە ئەو مادانە بێنینەوە بە ڕێژی خۆ پێشبین دەکرێت بودجە بە زۆرینە پەسەند بکرێت بە قسەیەکی ئەڵەم هەفتە پەسەند هەفتەی داهاتوو بەس بەڵێ ینی ئەوەی کە ABC لە عینەکانە هەفتەی داهاتوو پەسەند دەکرێت سوپاس دەکەم کاک کەمال کاتشمان کەم بەس سەبارەت بەوەی کە پێ دوای هەوڵی دیکە هەبێ بۆی کە دەسەڵاتەکانی هەرێم کەم بکرێتەوە ئێستا نەوتەکە لێ سێنراوەتەوە هەوڵ هەیە کۆمیسیۆنی عێراق سەرپەرستی هەڵبژاردننی هەرێم بکات شتی تریش بەڕێوەیە لەبارەی خاڵە سنووریەکان بێت پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ دەرەوە بێت بە دڵنیایی ئەوەی کە عێراق بە شوێنیەوێتی و لە هەوڵیاتی تەنها ئەم فەقەرانەی ناو میزانەکە نییە یاخود ڕادستکردنی نەود نییە عێراق بە دوای کۆمەڵێک شتەوەیە کە بەڕاستی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک دەستوریە ینی عێراق داوای داهاتی فڕۆکەخانەکان و ئیداری فڕۆکەخانەکان دەکات و داوای داهاتی سەر سنوورەکات ئەو خاڵە سنووری و دەواازە سنووریەکان دەکات و کۆمەڵێک داهاتی تریشەیە کە ئەبێت ئەوانە بە شێوەیەک کۆکرێتەوە کە عێراق لێ ئاگادار بێ بۆی کە بەشە بودجەی عێراقی هەرێمی کوردستان لێ عێراقی پێ دیاری بکرێت چکە ناوترێت ناکرێت داهاتی ناوخۆ مەسن بۆ خۆی بێ و ئەو بڕەپارێش کە داهاتی نانەوتی بۆ خۆی بێ و بڕەپارێکیشی بۆ دیاریکرابی هەموو ئەمانە بەلایەک بەڵام ئەوەی کە من دقیبن وەکو زانیارێک لام بێ دادگای فیدراالی یاخود لایەنەکانی تر کۆمەڵێک پرسی تر ماوە بیجۆڵێنن لەوانە پرسی هاوکاری و مامەڵەکردن لەگەڵ داعش پرسی پرسە ئەمنیەکان کە هەندێک هینەیە و تەنانەت قسەیەک هەیە کە لەسەر پرسی ڕیفراندۆمیش جارێکی تر ئەگەر هەیە دۆسێ بکرێتوانێ و کۆمەڵی خەڵک بۆی کە لە بەرامبەر و شار زێباری کرا لە بەرامبەر کۆمەڵی خەڵکی تریشتا بکرێت باشە بە کورتی پێ دوای هەڵبژاردن بکرێت لەم ساڵدا بە کۆمیسیۆنی عێراقیش بیکات هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەخێت لەم ساڵدا هەڵبژاردن ناکرێت و هەڵبژاردن بە تەواتی لە دەست کۆمیسیۆنی هەرێمی کوردستان هاتە دەرەوە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتەکە بەڵام لەم ساڵدا ناکرێت بەڵێ ڕێگری هەیە لەم ساڵدا نەکرێت بۆچی چکە بازۆکە پێش کۆمیسیۆن عێراق وتوی ئامادەن بیکەن کێشەی تەکنیکی و کاتە کۆمیسیۆن ئامادەن کۆمیسیۆنی عێراق ئامادەن بەڵام کاتەکە بەشیان ناکات و پێویستیشان بە دروستکردنی جۆرە لە تەفاهمات هەیە چکە ئێستا حکوومەتی عێراق دەزانێت یاخۆ کۆمیسیۆنی عێراق دەزانێت بەم تەشەنوجەوە گەر پارتویەکێتی بچنە ناو انتخابات ڕەنگە فەوزایەک دروست بێت و پێویستیان بۆیە جۆرێک هێور بێتەوە ئەم شۆکە لاقلی شۆکی میزانی و شۆکی لێسەرنەوەی نەوت و ئەو دابڕانێکی سەر لە بینی لایەنەکان دروست بۆ هیچ نەبێت کەم بێتوانێت بەوەی کە جەوێک دروست بێت کە جەوی هەڵبژاردن بێت بۆ پێم وابێت ئەکرێتە ساڵی ئایندا سوپاس دەکەم کاکتۆر ئەگەر بە کوردی شتێکت مابێ نوویستم لەسەرێک فقڕ بڵێم کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە کە ئەڵێ ئەبێ داهاتە ناونوتەکان تەسلیم کرێت بەپێی قانونی ئیدارە و مالیە 50% ینی بۆ نمونە ئەگەر هاتوو نانیوەی بۆ هەرێم نیە نیوەی بۆ پارێزگاکەیە بۆ نمونە ئەگەر پارێزگای سلێمانی داهاتە نانەوتەکان 100 میلیارد دینار بوو 50 تەسلیمی عێراقەکە 50 لە ناوخۆ بۆ ڕێگەوبان و بۆ خزمەتگوزاری سەفەرەوەی ئەمەیەک یەکێک لە شتە موهیمەکان کە ئەبێ هەمومان شەڕی بۆ بکەین بۆی داهاتەکە لە ناوخۆیان سەر بکرێت پترۆدۆلاری شەیە پترۆدۆلاریش ئەوە $5 بۆ هەر بەرمیلیۆنە بەڵێ تقریبا 5 لە 100 بۆ هەر بەرمیلیۆنە و ئەتوانین بڵێن 5 لە 100 غاز بۆ هەر هەر ئینەهات سپاس بۆ دکتۆر زەلالت محەممەد هەروە کەمال ڕەوف سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ